علەمایان حرامیان کردووە لەسەر ئەوەی کە ئینسان منیەکەی ببەخشێ. ئەزانن نەک هەر لە حرامە یەکێ تەلەفۆن بۆ کاڵێ کاکتۆجان براکەی من منی نییە تۆی پیاوەتی نییە خێزانیشی هێناوی سەکەنە مناڵیان نابێ. جائیزە بچن هێلکەیەکی پیتێنراو لە ژن و پیاوێکی تر وەرگیرابێ بیخەنە ڕەحمی ئەم خێزانەیەوە بۆ ئەوەی کە مناڵێکیان ببێ. ئێوتم کوڕم نابێ ئەم تۆوە هی ئەم پیاوە نییە ئەم هێلکەی هی ئەم ئافرەتە نییە هی تۆ هێلکەی پیا و ژنێکی ترە ئەی خەنە ئەمەوە نابێ بە مناڵی ئەمان. ئەمە حرامە ئیسلام حرامی کردووە کە تۆ هێلکەی کەسێکی تر بەکار بێ چی بە حەڵاڵیش وەرگیرێ بخرێتە خێزانێکی ئەمەوە بەڵام ئەم بە مناڵی خۆی بزانێ. چ جای ئەوەی کە خوا نەخواستە بە حرامی ئەم نوتفەیە داخڵ بێ. بۆیە وتم کوڕم جایز نییە ئەم تۆ هێلکەیە هی ئەو پیاوژنە نییە وەکو کەسێک وایە مناڵێکی دۆزی بێتەوە مناڵەکەی هەڵگرت بێ و خستی بێتە سەر زیممەی خۆی و ناوی باوکو دایکی لە نابێ ئەبێ بە مناڵی ئەو نابێ بە مناڵی ئەو لەبەرەوە ئەم تۆ هێلکەیەش بۆیە خوای گەورە فەرمێ ئەفەڕەئەیتم ما تمنون منیەکەتانە بینن ئەو ئاوا بینن کە ئەیڕێژن ئەو ئاوا بینن کە هەروە بە ئاسانی سەرفیەکەن کە ها ومن ابتغى وراء ذلك آياتكان شربتيان بيكوا هيا فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون أو أنيك دس أبن بوخويانو أو منيان بطالك نوا خواهي قورا فمي أوانا سنوشكينا كان بوشك أو مني خوينيا ليك دفعيا كبياو مني الرجي 300 مليون منال درجة هەموو عیلم کۆ بێتەوە یەک مناڵی پێ دروست ناکرێ بۆیە ناچارە بێت تۆ هێلکەی ئافرەتێک لە یەکێکی تر وەرگرن بۆ یەکێ لە یەکێکی ترا بیچەنەوە. تۆ 300 ملیۆن مناڵ هەروە بە هەدەرە دەیت هەروە بە ئاسانی فڕێیە دەیت دەرێکەیت ناکرێ باوکی من. بۆیە خوای گەورە فەرمێ ئەنتم تەخلوقونە ئەمە ئێوە دروستیەکەن یان من دروستیەکەم ئەمانە هی ئێوە نین مڵکی ئێوە نین.